يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله. اللهم صل وسلم على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أيها المؤمنون، اسمعوا إلى قول رسول الله صلى الله عليه وسلم كما في مسند الإمام أحمد عن الصحابي الجليل عبد الله بن مسعود قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يدخل النار من كان في قلبه مثقال حبة من إيمان، ولا يدخل الجنة من كان في قلبه مثقال حبة من كبر. فقال رجل: يا رسول الله صلى الله عليه وسلم، إني لا يعجبني أن يكون ثوبي غسيلا ورأسي دهينا وشراك نعلي جديدا، وذكر أشياء حتى ذكر علاقة صوته. أفمن الكبر ذاك يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال لا، ذاك الجمال، إن الله جميل يحب الجمال، ولكن الكبر من سفه الحق وازدر الناس. إمان دارانو خواناساني بريس لمسند إمام أحمد أم فرمود الصحيحة هاتوا لها وليبا برز عبد الله كري مسعود سرور من صلى الله عليه وسلم فرموي لأجري دوزخا بهمي شينا من يتوا هر كسيك بأندا زي قردك إيمان بتاكو تنهاي خوال دليابه. هر كسيك لمجياني دنيا يدا خواي ببيش شريك ناسيبه برواي بخاتمي پیغمبران محمد مصطفى ابو صلى الله عليه وسلم او ايمانا كيقدر لا اله الا الله محمد رسول الله خالصا من قلبه لناخذ الله برواي بيبوبه دنيا بن روجه چند گناه بارش بلا دوزخ نامينته اخري هذا بهاشت. فرموي لفرموده كذا والله اگر کسی کش با اندازه گردک دن کۆڵەیەکی بچکۆلە کبر و خۆبەزلزانین لەناو دڵ و دەرونی دابێ حتا نەچێتە جەهەنەم و ئەو دڵەی داغ نەکەن و ئەو کبرەی لێ پاک نەکەنەوەی بەهەژ نابینێ ئیلا دەبێ بچێتە جەهەنەم بۆی ئەو پیسەی لێلاون بە ئاگری دۆزەخ. ئالێرەدا پیاوێک گوتی: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، إني ليعجبني أن يكون ثوبي غسيلا. لێرەدا گەنجێک وەکو ئەم گەنجە جوانانە، پیاوانێکی بەڕێزی وەکو جەنابتان دڵێکی خۆشی هەبوو، بەڵام ترسا وتی: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، والله إني لا يعجبني، من هیوایەتمە. کۆمەڵە خەڵکی وەکو بەڕێستان هیوایەتی کۆمەڵەشتی جوانە، وتی هیوایەت و ژیانی من ئەوەیە بەردەوام وێڵم بەدووی ئەوەدا جوانترین جلو بەرگم لە بەرابێ، بەردەوام جلی پاک و خاوێن بە تەعبیری ئەمڕۆ وتوکراو مرتب تایبەت جلی ڕێک و پێک هەڵ بژاردە و دوورینی نایە هەر حەزم لێیە دایمە جلەکانم ناوازە بێ. وەڕەسی دەهینەن، حەزم لێیە قژم بە مۆدێلێکی جوان و شەرعیانە چاکەم. دەهینەن واتە جێڵی لێدەم بە زارەوەی گەنجانی ئەمڕۆ بەردەوام ڕێک و پێک بێ، هەر قژەی تاڵی بەلایەکان نەڕۆیشت بێ. و هەروەها حەزم لێیە بەردەوام پێڵاوی تازە و نوێ و جوانم لە پێدا بێ. زۆر شتی باس کرد. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، حەزم لەو شتە جوانەیە، حەزم لەو شتە جوانەیە. لە فەرمودەکەی دەفەرمێ حتى ذكر علاقة صوته، وتی والله تەنانەت ئەو قامچیەی کە لەسەر پشتی ئەسب سوار بەدەستەوێتی حەز دەکەم تەنانەت وەکو ئەوەی ئەمڕۆ بڵێن حەز دەکەم قایشی سوکانی سارەکەشم هەر تایبەت بێ لە خەڵکی جیا بێ.
والله حەزەکەم بۆ نمونە تەزبیحەکەم زۆر نایە بۆ گرانبەها بێ، حەزم لە سەعاتی زۆر گرانبەهایە، حەزم لە مۆبایل و هاندی زۆر شاز و ناوازەیە. ئەفەمینە الکبری ذاکە یا رسول الله صلی الله عليه وسلم، تۆ بڵێ ئەمەش بچێتە قاڵبی ئەوەوە خۆ بە زلزانیم بێ. سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزیزانی خۆم ئالەوەدا پێگەیشتن، والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئەمە خۆ بە گەورە زانیم بێ و فەرمودەکەی تۆ بیگرێتەوە و لە بەهەژ مەحرومم کا و بمکاتە جەهەنەمەوە، هەموو حەزەکانی خۆم واز لێ دێنم، والله وەزیان لێ دێن مجارەشکە تخونیان ناکەومەوە. ئەمە من دەگرێتەوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا نانا ئەوە تۆ ناگرێتەوە، ذاکە الجەمال، تۆ کەسێکی بەڕاستی جوانی، ئەمەی تۆ باسی دەکەی بۆ مرۆڤی جوان خوا خەڵقی کردووە. إن الله جميل يحب الجمال، بەڕاستی خوا بۆ خۆی جوانە و بەڕاستیشتە جوانەکانی خۆش دەوێت. بەردەوام بە ئەی گەنجی بەڕێز لەسەر ئەم حەزە تایبەتیانەی خۆت، بەڵام ئەوەی کەوا خوای پەروەردگار نەهی لێ کردووە کیبرە و دەتباتە دۆزەخ، ئاگاد لە خۆت بێت. دوو سیفەتت تێدا نەبێ، یەکەمیان من سەفیها الحەق، شتێک یەقینت هەیە حەق و ڕاستە، والله وا هەیە کوردەواری دڵە بشفڕێ هەر بزنە، ئەڵێ بابە و بە ئەسمانەوەی دڵ نا بابە ئەوە هەر بزنەوە دەفڕێ. ئەوەندە ناڕەحەتە لە کاتی مناقەشەدا، هەیە لەگەڵ خێزانی وایە، هەیە لەگەڵ منداڵەکانی وایە، هەیە لەگەڵ هاوڕێکانیدا وایە، بەردی خڕی ناو کۆمەڵگایە، یەقینی هەیە قسەی تۆ ڕاستە، ئەڵێ ئیلا نایسەلمێنم. ئاگاد لە خۆت بێ لە ئاستی حەقە بڵێ تەواو من بە هەڵەدا چوو بووم، ئەوە گەورەیە. دووەمیشان هەر کەسێک خەڵکی بەکەم سیرکە، پۆز بەشتەوە لێدا، حەز لێ بێ ئەم شتانەی تۆ ناواز بن بۆ ئەوەی خەڵکینە ئێوە هیچ نین، سەیری من چیم هەیە، بە ئەمە خوا لێت دەڕەنجێ، ئاگاد لە خۆت بێ. کەواتە وتارەکەمان خۆشەویستان، مادام خوای پەروەردگار یحب الجەمال، خوا جوانی پێخۆشە، دەبات جوان بین بەم شتانە. یەکەمیان ئەوەی لە فەرمودەکەدا ئەو هاوڵە پایە بەرزەوتی توخوا با مسلمان جوان دەرکەوێ بە جلوبەرگە جوانەکانی، بە پاک و پوختیەکەی، بە سیارە پاک و خاوێنەکەی، بە ماڵە جوانەکەی، یەخواخوا هەزار ئەوەندە دەبداتێت. تۆ نمونەی مسلمانێکی جوان لە کۆمەڵگادا نیشان دەدەی، بە ئەمانەت تێدا بێ، بەڵام ئاگاشت لە خۆت بێ، زیادەڕەوی لە حەدی خۆی تێ نەپەڕێ، ئەگەر لێبێ شتەکانت وا نەبن لە سنوور بچنە دەرەوە. کۆمەڵەشت هەیە پێویست ناکات تۆ 2000 دۆلاری زیاد پێ بدەی لە خەڵک، ئەمەش بۆ خۆی کارێکی نابەجێیە، ئاگال لێبێت لە سنوور نەچیتە دەرەوە. دووەمیان با بە قسەی جوان خۆمان جوانکەین. واللهی بەڕێزان هیچ شتێ بەقەدەر قسەی خۆش، زمانی شیرین، قسەی بە ئەدەب ئینسان جوان ناکە. وقولوا للناس حسنا وقل لعبادي يقول التي هي أحسن. قسەکان چۆن عەترەکەت هەڵدەبژێری، سەعاتەکەت حەز دەکەی ناوازە بێ، جلەکان و ڕیباتەکەت حەز دەکەی تایبەت بێ، حەقی خۆتە دەستت خۆش بێ، بەڵام ئاواش بگەڕێ ئەحسن هەڵبژێرە لە قسەیە. دوو قسە جوانن، تۆ جوانترینیان بۆ بەرامبەر هەڵبژێرە. بەخوا هیوایە بەڕێزی وا هەیە واللهی جوانیەکەی بەس لە زمانەکەیایەتی، ئەوە نە زمانی شیرینە، یەک دەدەقە لەگەڵ یادانیشی خۆشت دەوێت، بەس بە زمانی شیرینە. بەخوا خۆشەویستانم کەسی واش هەیە واللهی خۆی جوانە لە قیافەیە، بەس زمانە تاوەکەی ناشیرینی کردووە، حەد تووشی بخۆتی لێ دەپارێزی، زمانی ناڕەحەتە. جا تخوا حیف نییە بەو زمانە کە خەڵاتی خوایە خۆت جوان نەکەی ببێتە مای ناشیرین بوونت، ئەڵێ دەمە لە چیت کەمە، دەدوو قسەی جوان بکە. بەڵام قسەی خۆش ئەوە نییە تۆ مامەڵە لەگەڵ کەسێکا کردووە چەند هەزار دۆلارت قازانج کردووە، قابلە لەو کاتەیە شەڕ بکەی، خێزان و ماڵ و مناڵت چید و تۆ تویانە بەڵێ قوربان ڕاستە، ئەی قابلە بە گژیان نابچی. گەورەی مرۆڤ جوانیەکەی لەوەیە دەرەکەوێت لە کاتی ناکۆچی لەگەڵ بەرامبەرە سنوور نەبەزێنێ، هەر زمانی شیرین بێ، هەر وشەی نەشیا و دڵ لە ڕووی جەنابتان بەدەمیانەیە. لەو کاتەیە گرنگە کە تۆ بەڕاستی تووڕە کراوی، زوڵمت لێ کراوە، بەڵام تۆ هەر جوانی خۆت دەپارێزی لە ڕووی زمانەوە، ناهێڵی بەرامبەر کارێک بکە کە ئارامیت بشێوێنێ، لەوێدا گەورەی دەردەکەوێت. جاءت امرأة تشكو زوجها إلى سيدنا عمر رضي الله عنه وقد أهملها إهمالا كليا، قالت يا أمير المؤمنين إن زوجي صوام قوام. انظر إلى الأدب وهي تشكو زوجها. إمام عمر بصفة قاضيتي لدادقا دادان اشتبو، ژنێک هاتو سکاڵای هەبوو،
وتی ئەی ئەمیری ئیمانداران ئەم پیاوەی من بەڕاستی هەمیشە بەڕۆژووە سەوام سیغەی مبالغە یعنی یەک ڕۆژ نییە ئەم پیاوە بە ڕۆژوو نەبێ قەوام ئەوە نییە شەوێک شەو نوێژ بکات سەعاتێک شەو نوێژ بکات لە دوای نوێژی عیشاوە لە بەرسەر بەرماڵە تا پارشێو دەکا و بانگی بەیانی بەڕاستی گلەیم لێیەتی بەڕێزان ئەم سیفەتە خۆ هەموو ڕۆژێ بە ڕۆژووبی هەموو ڕۆژ شەوێ شەو نوێژ بکەیت تا بەیانی بە حساب جوانیە بۆ ئینسانی ئیماندار بەڵام نا قازی و دادوەر وەکو ئەم دادوەرە بەڕێزان ئەگەر ئامادەیان هەبێ ئەبێ زۆر ژیر بێ زۆر جوان تێگەیش ژنێکی گەنج کوڕێکی گەنج ئەمە شکاتە یعنی ئەی ئەمیری ئیمانداران ئەی قازی و دادوەری بەڕێز ئەم پیاوەی من سەوامە یعنی لا عمل له بالنهار پیاوە ئەگەر شەو حتا بەیانی نەخەوێ خۆ ڕۆبۆت نییە ئەبێ ڕۆژێ بخەوێ یعنی شەوێ هەر بەخەبەرە شەو نوێژ دەکا بەیانیانیش لێی دەخەوێتەوە حتا نیۆڕۆ تا عەسر واتە عەتاڵ بەتاڵ واللهی ئەگە خۆم شتێک بۆ منداڵەکان پەیداکەم یەک دینار نایەنێتەوە بۆ ئەو ماڵە ولا خير لي فيه بالليل ئەمە بێکاری ڕۆژ و بێخێری شەوە خۆ من لە ماڵی باوکم نان هەبوو بیخۆم یعنی ئافەتێکی بە ئەدەب بەڕێز ئەی من بۆیە هاوسەرم هەیە شەو لەگەڵ ما بخەوێ خێرێکی بۆم هەبێ وەڵڵی خێری شەوی بۆ منیش تێدا نییە چەند بە ئەدەبەوە لە کاتی ئەم شکاتەدا نەیود مێردەکەم وایە بە دوو سیفەت سەوام قەوام حتا بڵێ ڕۆژوگرێکی ئازا و بەتوانایە تا بڵێ تابانی لەسەر بەرماڵ و یەک شەو نوێژی ناچێت بەڵام قازی لێ حاڵی بوو کە ئەمە گرفتارە ئامۆژگاری کرد سنووری بۆ دانا ڕاستی کردەوە کێشەکەی چارەسەر کرد وەڵڵاهی بەداخەوە ژنی وایە یەخوا مێردەکەی کەم و کۆڕیەکی نەبێ ئەگەر یەک بێ زەڕبی دەی دەکا هەموو خەڵکی لێ تێدەگەیەنێ ئەم ئیسلامەی ئێمە پێمان دەڵێ ئاگات لێبێ لە کاتی ناڕەحەتی و کێشە لەگەڵ بەرامبەرە جوانی تۆ لە زمان تا دەردەکەوێت جوانی خۆت پارێزە سێمیان ڕەوشتی جوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مسند ئیمام ئەحمەد هاتووە فەرمووی اللهم أحسنت خلقي فأحسن خلقي یا ربی خوایە وەکو ئەوەی ڕوخسارت جوان کردوم خوایە ئەخلاقیشم جوان کەی بەڕێزان جوانی دووشتە جوانی ڕوو لەگەڵ جوانی خوو زۆر بمان الحەمدولله بەخوا مرۆڤ هەمووی لە ڕووا جوانە بەس ئەخلاق ناشرینی دەکا بەداخەوە ئەمڕۆ زۆر گرنگی بەس بە ڕووی دەرەوە دەدرێ ئیسلامی ئێمە دەڵێ بە هەردووکیانت هەبێ ڕووی دەرەوە جوان بێ ڕووی ناوەوەشت بە کردارەکانت جوان بێ ئێمە ئەمڕۆ بیناکانمان بێن ناو کۆشکەکانمان باڵەخانەکانمان نووسینگە و کۆمپانیا و شەریکەکانمان سەیری دەرەوەی کە زۆر جوان و سرد ڕاکێشە بەڵێ دەبێ هەروە بێ ئەبێ شاری مسلمانان ئاوا ڕازاوە و نایە و تایبەت بێ بەڵام بەخوا ئەوەی ئەو کۆمپانیایە جوان دەکا ئەو مامەڵەیە کە تێیدا دەکرێت ئەو ویژدانەیە ئەو وەفایەیە ئەو دەستپاکیەیە ئەو ڕازگۆییە من چی لە نووسینگەیەک بکەم چی لە شەریکەیەک بکەم لە دەرەوە دڵت پێی دەکرێتەوە بەڵام لە ناوە هەمووی غەش و قۆڵبڕین و فێڵبازیە تخوا ناشرین نابێ هەر لەبەر چاوت ناکەوێت کە ئەخلاق خراپەکەت بینی با دەرەوە و ناوە جوان بێ ئەبوو طەیبی متەنەبی دەفەرمێ شاعری گەورە وما الحسن في وجه الفتى إذا لم يكن في فعله والخلائق كرة با گەنج هەر دەموچاوی جوان بێ ئەگەر هیچ ڕەوشتێکی جوانی تیانە بێ بەخوا نەبووە باوکو دایکی ئیسفادەی هەیە نەداهاتوو بۆ هاوسەری ئیسفادەی هەیە ئەزان بەڕێژنزان ئەمڕۆ ئێستا لە کوردستانی ئێمەدا وە لە تەواوی عێراق و دنیاشدا بەداخەوە ڕێژەی تەلاق و جیابوونەوە خەریکە هاوشان دەبێت لەگەڵ هاوسەرگیریدا لە هەندێک شوێن دەتوانم بڵێم خەریکە زیاتریش دەبێ هەمووی هی ئەوەیە کوڕ و کچەکانی ئێمە بەس شەیدای ڕوون بیریان لە خو نەکردوێتەوە کچێک بەس کوڕێکی بینیوە ڕووی دەرەوەی دەبینێ بە هەموو شێوەی خۆی پێشکەش دەکا بەڵام کە لەگەڵ یادەچێتە ژیانی هاوسەریەوە خوەکەی ئەمە دڕندەیە برا ئەمە چییە ئەم باڵا و شۆخ و شەنگی و ئۆتۆمبیلە گران بەها و ماڵە جوانە خۆزگە ئەخلاقی لەگەڵا بوویایە چەند کەس هەیە هاوسەرەکەی لە سیمادا بە خوشکمانگ بێ ئەڵێ حۆری بەهەشتا بەڵام ئەڵێ خۆزگە لە خۆزگەی خوا نیوەی ئەو جوانی نەبوویە ئەخلاقی بووایە شیرین زمان بوویایە بیزانیا مافی مێرد و مناڵ و دایکایەتی چییە با ئێمە تەنها ڕووی جوان نەبین بەڵکو خوی جوانیشمان هەبێ جوانی دەستێک لە چیدایە جوانی دەست لەوەدایە کە کار دەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ دەستی کرێکارەکەی بینی زبر و قڵیشاو
شەرمی کرد تەوقە بەو دەستە زبرە لەگەڵ دەستی ڕەسوول الله بکە صلی الله عليه وسلم فەرمووی ناوەرە پێشەوە يقبلها أو يقلبها دەستەکەی ماچ کرد دەستەکەی بەرز کردەوە فەرمووی هذه يد يحبه الله ورسوله ئەم دەستە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشیان دەوێت چونکە دەستی کارکەرە دەستی دز نییە دەستی گەندەڵ نییە دەستی فێڵباز نییە دەستی پیاوکوژ نییە دەستی خراپەکار نییە دەستی ماڵوێرانکەر نییە ئەم دەستە کاسبی دەکا ئەم دەستە بە شەرەف و عیزەتەوە ماڵ و منداڵەکەی بەخێو دەکا جا شەر نییە دەستی کریەکار بێت تۆ لەسەر کۆمپیوتەرەکەت ئەتوانی دەستت هەبێت تۆ بە نووسین و قەڵەمەکەت تۆ لە نووسینگەکەتە ئەم دەستە کار دەکا دەست لەوەدا جوانە کە دەستەکان بێنێ بە چاوێکی فرمێسکاویە و فرمێسک بسڕێ چەند دەستێک جوان دەبێت کە دەست بەسەری یەتیم و هەتیوێکا بێنێ خەمەکانی هەژارێک بڕەوێنێتەوە ئەو دەستە کاتێ جوانە کە دەبەخشێ کە بەخشندەیە با دەستەکانمان جوانکەین جوانی چاوبرۆ بەخوا هەموو چاوبرۆکانی جوان کردووە عەزیزم چاوی جوان ئەوەیە پاک دەبینێ چاوی جوان ئەوەیە خیانەت بە ناموسی خەڵکی ناکە کە چاوی پیس و حەسوودی بۆ سەرۆت و سامانی خەڵک هەڵنابڕێ بەخوا ئەو چاوە جوانە بەخوا دەمولێ و بە زیکری خوا جوان دەبێ بەخوا ئەو لێودەمە کاتێ جوانە بەردەوام سوبحان الله و الحەمدولله لەسەر دەم بێ بەخوا قاچەکان بەوە جوان دەبن كاتێک کە بۆ کاری خێر لە ڕێگادان و دەجوڵێن زەمەخشەری قال الزمخشري في تفسيره تفسير الكشاف لا تخطب المرأة لحسنها بالسين ولكن لحسنها بالصاد فإن اجتمع الحسن والحسن فذاك هو الكمال المطلق أي جنج أما الزمخشري خاوني تفسيري كشاف فرميتي أقاد لخود به قد هاوسەر هەڵمەبژێرە ئەی کچکوڕێک هەڵمەبژێرە ئەی کوڕکچێک هەڵمەبژێرە بەس لحسنها بە پیتی سین بەس لەبەر ئەوەی شێوەی دەرەوەی جوانە بەڵکو لحسنها بەڵکو هەڵی سەنگێنە خوی چۆنە چەند ئافرەتێکی میهرەبان چەند لە داهاتوودا دایکێکی دڵسۆز چەند میوان دۆست چەند کابانی ماڵ چەند زمان شیرن و میهرەبان چەند دڵسۆز بۆ خزمی کەسوکاری هاوسەرەکەی ئەمە لەبیر بێ ئەگەر ئەم دوانە خوو ڕوو بە یەکەوە هاتنەوە وەکو یەک بوون بەخوا تۆ سەرفرازی ذاك الكمال المطلق ئەوە بەڕاستی سەرکەوتنی گەورەت بەدەستێناوە خانووی جوان و ڤێلات با هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من سعادة المرء المرأة الصالحة المركب الهنيء المسكن الواسع والله يا ربي خوا بە هەمومانی بەخشێ لە دنیادا ئەم سێشتا هاوسەرێکی ڕێک و پێکی زمان شیرینی ڕووخۆش سوارویەک بە ئۆتۆمبیلی ئەمڕۆکە دەفەرمێ بەڕاستی یعنی مرتاحبی پێوەی بەڕاستی تازە و نوێ پارێزەر و ئەمان بێ تۆش جوان بەکاری بێنی بەخوا گرانترین سیارەم بینیوە کە شۆفێرەکەی دەبینی بە چ ناڕەکێک لەو 120 ئەوانە دەڕوا والله ڕقل لە سیارەکەش دەبێتەوە والله حەز بە بینینیشی ناکەی چونکە ناشیرینی کرد توخوا کە خوای گەورە ساری جوانی پێبەخشی بە ناشیرین لێخوڕین و بە پێشێلکردنی یاساکانی هاتوچۆ خۆشت و سیارەکە ناشیرین مەکە سێمیان المەسکەن الواسع ماڵێکی فراوان خانوویەکی خۆش بەڵام خانوو ئەمە دیکۆری دەرەوەیەتی با هەبێ ئەی لە ناوەوە بەچی جوان دەبێ بە شکری خوا سوزدەی شکرت لە خانووەکەتا بردووە ئەگەر نەتبردووە هەر ئەم جومعەیە کە ڕۆیشتەوە لە دەرگاکە چوویتە ئەوە دەرەوە سوزدەیەکی شکر بۆ خوا بەرە بەڵێ یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ کە ئەو خانووەت پێبەخشیوە بەڵێ یا ڕەبی الحەمدولله کە ئەم سترە ڕاستەوەت پێبەخشیوم خوای پەروەردگار ئەمە هەمووی تۆیە والله یەکسەر دڵت خۆش دەبێت ماڵەکەت جوان دەبێ بەرەکەتی بەسەرا دەڕژێ بە قورئان خوێندن لە ماڵەکەتە بە خۆشەویستی نێوان ژن و مێرد ماڵ جوان دەبێت ئازیزێک گوێی لەم وتارەیە لە مامۆسالەوە خانووەکەم 50 مەتر بێ 70 مەتر بێ 100 مەتر بێ تۆ بیکە بە بێلایەکی گەورە بەوەی ڕێز لەگەڵ هاوسەرەکەتا لە بینتانە بێ متمانەتان بە یەکتر هەبێت دڵتان لە یەک پیس نەبێ تەبایی و خۆشەویستی لە ناو خێزانەکەدا هەبێ بەخوا بێتە بێلایەکی گەورە و کۆشکێک بەخوا هیچ گوڵۆپ و چراخانێک ناگاتە ئەو زەردەخێنەی کە دەچیتەوە ماڵەوە هاوسەرەکەت لە دوورەوە زەردەخەنەیەکت بۆ دەکات بەخوا ماڵەکەت ڕووناک دەکاتەوە ئەگە کارە باشی تیان نەبێ بەس بەخوا هەموو سورەیای دنیا بە خان و ڤێلاکەتەوە بێ کە چوویتەوە هاوسەر دڕووی گرش بوو لەگەڵ تا هیچ نییە دنیا لەبەر چاوت تاریک دەبێ ماڵەکەت بەوە جوانکە خۆشەویستم هیچ دیکۆراتێک و کەلوپەلێکی گرانبەهای ناو ماڵەکەت واللهی ناگاتە حرمەت و ڕێزی ناو ماڵ و منداڵەکە
ئای ماڵ بەچی جوان دەبێت کە مناڵەکان دەچیتەوە دەستی دایک و باوکیان ماچ دەکەن کە دەڕۆنە دەرەوە ئەو دایک و باوکە دەست بەرز دەکەنەوە ڕۆڵە گیان یەخواخوا ئاگای لێت بێ خوشک و برا بە یەکتر کاکە گیان و دادە گیان باوە گیان و دایە گیان توخوا ماڵ کە ئەم ڕێز و حرمەتی تیا و چەند خۆشە توخوا جوانە یان نا بەڵام توخوا ماڵێک با چەند قات بێ بە هەر یەکە ژووری خۆی هەبێ خوشک ڕووی لە برا نەبێ برا ڕووی لە خوشک نەبێ ژن و مێرد لە یەکتر و لە موبایلەکەی یەکتر ئەمین نەبێ توخوا جوانی تێدا پێم بڵێ هیچ جوانە بەخوا کەلاوەیە کە ئەم ژیانی تیا دەباتە سەر دەوەکو خۆی پەروەردگار جوانی ڕووەکانی پێبەخشیوین و خەڵاتی کردوین تکایە با ناخیشمان جوانکەین کۆتا قسەکانمان ئەوەیە ئەزیزم هەموو شتێکی جوانە یا ڕەبی پیرۆز بێ بەس ئاگەر لە دووشت بێ یەکەمیان کیبر لێ مەدە خۆت بەسەر خەڵکا ڕامەدە پۆز لێ مەدە بڵێ خوای گیان هذا من فضل ڕەبی هەمووی هی تۆیە یا ئەڵڵا ليبلوني أأشكر أم أكفر والله همومان تاقي دەکرێنەوە ئەم هەمووی کە لە بەردەستە لە خۆشی و لەزاتی دنیا ئایا شکری خوای لەسەر دەکەی یان لە خۆت بای دەبی کوڕە ئاگات لە خۆت بێ ئاگات لە خۆت بێ جوانیەکانی دنیا وا لێ نەکاوا بزانی تۆ لە خەڵک گەورەتر و بەڕێزتری بڵێ خوای گیان سوپاست دەکەم هەمووی هی تۆیە دووەمیشیان بەهەشتت بیر بێتەوە ئەگەر خۆی گەورە هەموو خۆشیەکانی جوانی پێبەخشی هەر سەیری هەر شتێکت کرد بڵێ ئای ئەمە دنیایە ئەمە ئەندازیارێکی وەکو من مرۆڤێک بە کۆمپیوتەر و قەڵەم کێشاوێتی ئەم شتە جوانی بۆ دروست کردوم ئەی خوایە ئەگەر تۆ بەهەشتم بدەیتی ئەبێت چەند جوان بێ ئەڵڵاه کۆشکەکانی بەهەشت خوا خۆی نەخشەی کێشراوە ئەندازیار ئەڵڵایە دروستکەر هەر ئەڵڵایە خشت و بلۆک و چیمەنتۆ و گەچ و دیکۆرات و سەقفی مەغریبی نییە هەمووی لە زێڕ و زیوی پاک دروست کراوە ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون هرچی نفست ئارەزووی بکە لەو بەهەشتەیە هەیە من دڵنیام جەنابەت ئێستا لەم شوێنەدا خۆشترین بێت لەو خانوو هەبێ ئیلا کەم و کوڕێکی تیا دەدۆزیەوە ئیشی بەشەر وایە یەکەم جار دەچیتە ناویەوە دەڵێ قەت شوێنی وا لەسەر زەویدانیە دوای ماوەیەک سەیری دەکەی خەریکە لێی وەڕز دەبی بەس لە بەهەشت تاوانیە لە بەهەشتا چی دڵت بیخوازێ ئامادەیە وەلەکم فیها ما تدعون هەر خۆش داوای هەرچی بکەی خێرا بۆت ئامادەکراوە بەبێ عەزێت نزلا من غەفور ڕەحیم ئەمە هەدیەی خوایە تخوا سەرۆکێک لە دنیادا دەسەڵاتدارێک سەرمایەدارێک بڵێ وا خانوویەک و ڤێلایەکم بە هەدیە داوی تێ ئەڵێ جا هەدیەی فڵان کەس بێ ئەبێت چۆن بێ جا تۆ بیر بکەوە خانووەکە لە بەهەشتا ماڵ و حاڵ و سیارە و خواردنەکەت خوا پێبەخشیبی خاوەنی رب العالمین ربی ئاسمانەکان و هەموو زەوی و هەموو ئەوەی کە تایەتی خوایە خوا خۆی میوانداریت دەکا تو خوا بە بەهەشت لە یاد نەکەین توخوا هەر جوانی خۆشیەکەت بینی بڵێ یا ڕەبی خوایە کۆتاییەکەم بەهەشت بێ ئەینا ئەگەر بەهەشتن نەبێ هەموو دنیات هەبێ تۆ هەر لە عەزابا دەژی یا ڕەبی خوایە بەهەشتمان پێ خەڵاتکەی یا ڕەبی خوایە بەهەشتمان پێ خەڵاتکەی پەروەردگارە ئەم دنیایەمان خۆشکەی یا ڕەبی خوایە قیامەتمان ئاوەدانکەی یا ڕەبی خوایە لەم دنیادا لە هەموو نەخۆشی و ناخۆشی و نەهامەتیەک بە دوورمانکەی بە گەورەی خۆت یا ڕەبی خوایە لە ئاگری دۆزەخیش بە دوورمانکەی یا ڕەبی ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ئەڵڵا یا شافی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دڵ بە خەمن دڵخۆشیان کەی ئەوانەی بەخشندن خوایە هەزار ئەوەندەیان پێ ببەخشی یا ڕەبی خوایە دڵی هەموو لایەکمان خۆشکەی خوایە جوانی ڕوو جوانی خومان پێ ببەخشی بمان كي بهاودمي أو كساني جوان رو جوان خون برحمتك يا أرحم الراحمين أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون